سڵاوتان لێبێت لە پارێزگای هەڵەجەم و مایکی پەیامی ئەم جارم لە ناوەندی ئەم شارەوە پێشکەش دەکەم دەمەوێت سەرنجی هاوڵاتیان وەربگرم و پێیان بڵێم تا چەند ئێوە پێتان وایە کە حکوومەتی ماوە بەسەسوی هەرێمی کوردستان لە بەرامبەر قوڵی خەڵک و فەرمانبەران و هاوڵاتیەکانی بێباکە بۆ ئەم مەبەستەش دەچمە ناو بازاڕی شارەکە و دواتریش بەشێک لە چالاکوانان و فەرمانبەران و مامۆسایانی ناڕازی کە لە ناو شاری هەڵەبجە گربوونەوەیەکی ناوزایەتی ئەنجامدا وەردەگرم و دەمەوێت بزانم ئەوان تا چەند لە بێباکی دەسەڵاتدارانی هەرێم زوور و نیگەران و لە هەمان کاتی ژاتوڕەن لەگەڵماندا بوون و زۆرترین زانیاری پەیامی دانیشتوانی شاری هەڵەبجەتان بۆ دەپاسینەوە. حکومت طبعا خۆت دەزانی تازە هەڵبژاردن کراوە ئەم هەڵبژاردنە ئەوەتانە بۆ بە گیرەکوێرەی نێوان حیزبەکان ناتوان حکومەت پێک بێنن هەندێک جار ناتەبایی نێو حیزبەکان لایەنەکان وای لێ کردووەکەوە ئەم حکومەتی ئەمە بێباک بێ لە خزمەتکردنی هاوڵاتیانی خۆی و بتوانێت بە پێی پێویست خزمەت پێشکەش بە هاوڵاتیانی خۆی بکە و سێرەکەی ئەمە بەردەوام چاومان لە بەغایە مەسا بۆ هاتنی پارە بۆ موادی خواردن بۆ نەوت بۆ ئەم جۆرەشتانە ئێستا سیرەکەی ماوەی تقریبا وابزانم 2 هەفتەیە 3 هەفتەیە گوژمێ پارەی باش هاتووە لە بەغاوە تا ئێستا حکومەت دەستی نەبرۆ بۆی کە موچە تۆزێگە سیرەکەی ئێستا دوای 3 هەفتە دەستی کرۆ بە تابشکیری موچە بە شێوەیەکی زۆر خاو بە شێوەیەکی کەم تەرخەمانە ئەمە بێباکیەکەی دەرەخە طبعا ئەوە ئەمانە هەمووی نمونەن بۆ بێباکی حکومات وایە حکومەت طبعا بێباکە پێتوانیە ئەم بێباکیە سەری خۆیان نەخوا والله ئیتر ئەگەر ئاوڕنێنەوە لە میلەت خزمەتی میلەت نەکەن خۆ دەزانی چەندەها دیکتۆتەرمان بینی باشترین دیکتاتۆر کە ئێستا بەدەستمانە بەشار ئەسەدە وەگەر ئەم حکومەتە هەوڵ نەدا باش بێ خزمەتی میلەتەکەی خۆی بکات میلەتیش پێم وایە ماوەیەک لە سێرانەوە سێ و ماوەیەک بەردەوامی بێت لەسەر ئەم خزمە نەکردنیان هەر زۆر بێباکە لە ئاستی ئەو میلەتە داماوە قوربەسەرە کە هەرچی دەردیسەریە چەشتی لە پێناو کورد و کوردایەتیا کەچی ئێستا مەسیرمان بەرەوچی ڕۆشت بەرەوەی شەو ڕۆژچاومان لە شاشە بێکەی موچەیە چاومان لە بایعی بێکەی بایعیەکەی موچەکە بێکەی لیسەکە دابەزێن ینی خەو و خۆراس و ژیان و سەرسفرە و دانیشتمان هەموو باسی بۆ باسی موچە سەرڕای بێباکە لە بژێوی ژیانی خەڵک ئەتوانین بڵین بێباکە لە سەروەری قوارەی هەرێمیش کە ئیسا قوارەی هەرێم وای لێ هاتووە کەوتۆتە ژێر پرسیارێکی جدیەوە کە هەموو چاوێکمان لە بەغایە دەستی هاوکاریمان بۆ درێژ بکە وڵای دەیترەوە کەوتۆتە دەست سیاسەتی شەوتی ئەمانە کە نەبوو وامان بەسەر بێ ئەوایە کە کاتێ شۆڕش کرا و هەل ڕەخسا هەلەکان لە دەست نین بەڵام هەلەکانمان لە دەست یا بەداخەوە ئەوایە ئێستا ئێمە حکومەتی خۆمانە بواە و چاوەڕێی دەستی حکومەتی خۆمان بینایە چاوەڕێی دەستی بێگانە نەبووینایە بۆ هەرچی شتێک بۆ موچە بێ بۆ ماف بێ بۆچی بێ بڵێن خاوەنی قوارە و هەرێمی خۆمان بینایە بەسەر بەخۆیی کە چاومان لە دەستی کەس نەبێ بەڵام بەداخەوە چاومان لە دەستی دوژمنەکانمانە هەر کورد هەروە بۆ چاوی لە دەستی دوژمنەکانی بوو چەند ئەوانەی کە کوردیان دابش کردەوە بووە بە 3-4 پارچە بەدەستی ئەو وڵاتانە ئێمە پیاوی ئەوانین دوژمنیشمان لەبەرەوەی بە درێژایی مێژوو دەسەڵاتدارەکانمان بێبا بوون دەسەڵاتدارەکانمان ناڵێن هەمویان پیاوی چاک و پیاوی شۆڕژگێڕ و پیاوی خەباتگێڕی باشیشی تیاوە ئێمانەی ئێستا بەداخەوە ئێستا وا دەرنەچوو ئێمانەی ئێستش پیاوی باشیان هەرتیایە خواڵ ناگرێ با زۆر سفریان نەکەین بەڵام زۆری نەیان بێ باکن مەسەلەکە بەس مەعاشە و بژێوی خەڵکە تەسیری لە بەقاڵەکەی جناب کرد تاکی سەردەسە خەڵک قەرز لێکە بڵێ 2 کیلۆم بەرێ تا سەری معاش ناوەڵات تایسە شتیوانە بوو عەفوم کە باوی نەبکێش خەڵک کەمتری کڕێ بە تاکی سەردەسە جاران بە ڕۆژ و تاقێ بۆ نمونە ڕسکمان ساقە کردەوە ئێستا بە 3 ڕۆژ ئەتوانین نیو سیارە ڕسک ساقەکەینەوە جاران ئەمانوت کە موچە کەمی موچە وای کردووە تەنها بی لە خواردنە سەرەکیەکان و ئێستا دەست لە خواردنە سەرەکیەکان شەگیرێتەوە واللهی بە تەئەکید ئێستا بۆ نمونە خەڵک جاران ئەچوو پارەی هەبوو تەخشان و پەخشانێکرد شتێ حەزی لێی بۆیە ئەیکڕی ئێستا شتا سەرەکیەکان وشکە بۆ نمونە ئەوانە کە لێ ئەنرێ میوە و شت تۆزەکەم بۆ تۆ بەعام فرۆشتنی
هل لەبەرە مۆزع والله بالتأكيد لەبەر بێباکی حکومت طبعا حكومة بيباكة بيباكي أويا گوێ ناداتە خەڵکی فەقیر و هەژار وەکو گەنجی پێت وایە حکومت بێباکە حکومت ناوەڵا بۆ بێباکە هیچ بێباکێکی نییە میلەت بێباکە میلە لە چی بێباکە میلەت لە هەموو شتێ بێباکە دواکەوتنی موچە بێباکی کێ بێباکی میلەتە کاتی دەنگدانێ میلەت شەڕەپەڕۆوەکە مزارەکە و مزارەی چیەکە تۆ پێت وایە بێ لەسەر سندوقەکانی دەنگدان سزایەمەیت بەڵێ نەک لە کاتی دەنگدانە خەڵکیان بیرکەوێتەوە دوای دەنگدانیش باکی بە میلەت نەبێ بەس خەتای میلەتە خەتای وەکو گەنجێک خەڵک و میلەتیش بە بێباکە زانی میلەت لە ئایندەی کە چارەنووسێکی باش بۆ خۆی نانووسێتەوە لە دەسەڵاتدارانیش کە قوتی خەڵک نادەن و بژێوی ژیانی خەڵک ڕاینە حکومەت عیبی نییە لەم حکومەتە باشترمان دەست ناکەوێت کا حاجی بە پیاوێکی ڕاشکا و ناسراوی لە شارەکە بەڵا یەک پرسیارەمەی بەس بە وەڵامەکەی لە کانگای دڵتەوە بێ ئەم دەسەڵاتە بە بێباکە زانی چۆنی بە بێباک بێباکە لە موچەدان بێباکە لە نەو دابشکردن بێباکە لە بژێوی خەتای میلەتە باشە بۆ بۆ بڵێتی کاکە هەرێکە 50 حیزب هەیە هەرێکە بۆ خۆی درێژە ڕاکە بۆ بەغاوێشێ هەرێکە شتێگەڕێوان نیە تۆ ئەتەوێ بڵێ ئەبێ میلە یەک بێ هەموو یەک بێ نەحکومەتی بەخاتوانێ نامانێ یەک ئیژە بێ و تاو یەک سەلام زۆر بێباکە زۆر پێش هەڵبژاردن و دوێ هەڵبژاردن هەر بێباک بووە مامۆساوەکو ئەوڵاتیەک دانیشتووی شاری هەڵەبجە حکومت لە چی بێباکە یان هەر بێباکە وڵای حکومت لە ئاستی هەموو خەڵکی کوردستان بەعام و موچە خۆرانی بێباکە بەڕاستی موچە خۆری داماو هەیە یعنی هەمووی بۆ بەجێ بەزەی داماوە کابرا مایە 500 هزاری سێرەکەی کرێت چییە نەخۆشی هەیە یعنی هەر پێداویستی ڕۆژانەی ناتوانێت بۆ مناڵەکانی دەستە بەرکە مایە 500 بە سێ ماگجارێ موچەی ناتێ بەڕاستی حکومت پشتی لە میلەتی خۆی کردووە هیوادارین گۆڕانکاریە بکرێ خەڵک تەواوتینی بۆ هاتووە و وەزعێکی خراپی هەیە یعنی خەڵک بەبەریەوە نەما ئەمەنە ناڕەحات بۆ ژیانی تاڵ بووە ئەم هەموو نەوت و داهات و ئەم هەموو سەرچاوی ژیانە هەیە لە کوردستانە بەڕاستی برابەشیان کردووە ئەم دوولانە هیوادارم بەخۆیانە بچنەوە و بەر نەفرەتی جەماوەڕ نەکەون مامۆسایگیان ئایا پێتا وایە حکومت بێباکە وەڵانێک پێمان وایە هەر بێباکە بێباکی بێباکە نەگەوەی پێمان وا بێت زۆریش بێباکە و زۆرش بێمنێتە لە خەڵک بۆ هاوڵاتی نیشتیمانی هاو نیشتیمانیان ئەم بێباکیە ڕۆژێ سەری خۆی ناخوا ئیشاءڵڵا چاوەڕین بەم شێوازە بڕا بە تاکی دوا بێت چکە دەسەڵاتە شمولیەکانمان بینیوە هەمووی لە بێباکی تووشی ئەو کارە ساتانە بوون کە بەسەرانە هاتوون هەر هێزێک بێباک بێت لە هەر دەوروبەرێکی خۆی لە هەر هاو نیشتیمانیەکی هەتا هەر حیز بێت لە ئەندامەکانی خۆشی بێباک بێت دوجار باجە بێ باجی قورسی بات کۆتا پەیامت چییە وەکو چالاکوانێک لە شاری هەڵەبجە کە ئەمڕۆژ گربوونەوەیەک تاساس کردووە لەوەی کە بە خەڵک بڵێن پێویستەکە ئەم بێباکیە قبول نەکەن و بە جۆرە لە جۆرەکان وەڵامیانە بێت وەڵی کۆتا پەیامان ئێمە پێش لە موکەسێ بۆ حیزبەکانی ئۆپۆسیۆنەکە لە کوردستانەوەی کە نای ناوخۆی نانە ئۆپۆسیۆن بەڕاستی خەڵک بێ پشت و پەنایە بۆیە من پەیام پێش لە موکەسێ بۆوانە نێرم خەڵک کەسێک نییە ئیداری بکە کەسێک نیە سەرپەرشتی بکە و دوای ئەوە اینجا پەیام بۆ هاوڵاتی و هاو نیشتیمانیان نێرم هاوڵاتیان نیشتیمانی چی ماوەم هەیە دوو هێزە بەسەری ئەویان نێن ئەم دەسەڵاتە بەسەری ئەویان نێنێت یعنی بەڕاستی من تێناگەم کابرایە کەسێک هەفتا ئەوە ڕۆژ ماعەش وەرنەگرێەوە نە ڕۆژ ماعەشی پێ نەدرابێ بەچی دڵ و حەز و شەوق و زەوقی ئەچێتە داوام و سەرکاری خۆی بۆ یە گرنگ هەمومان یەگەڵ وێز بین یەک جارە یام بۆی کۆتایی پێیان وەزعیام یەک جاریترمان پێکۆ قەراردن کەیتر بۆ ئەز لە بایکۆت و لە فشارەکانمان بێن و ئەکەینە خزمەتی ئەم دەسەڵاتەوە وڵی بە دڵنیاییەوە حکوومەت ئەگەر بێباک نەبووایە ئەوە 10 ساڵی ڕێکە ئێمە لەسەر شەقامین لە وڵاتانی تر بواە دەکبینە حکوومەت بگۆڕایە بەڵام بەداخەوە دەسەڵاتی کوردی ئەو هەستکردن بە پرسیارەتیەوە ئەو شعورەی نییە
لە ئاستی پرسە نیشتیمانیەکانە و لە ئاستی جەماوەری خەڵکی کوردستانە کەوا ئەو جەماوەرە بۆوانی گەیاندە سەر کورسی دەسەڵات بەداخەوە وەفاکەیان و پاداشتی چاکەکەیان ئەوە بوو کە ڕۆژ بە ڕۆژ خەڵک زیاتر زەلیل بکەن و ستەم لە خەڵک بکەن و مافیان پێشێل بکەن. مامۆستا سەلام عەلەیکوم. باسی شکر حکومەت بێباکە لە خەڵک؟ زۆر بێباکە. نە مەعاشەیە، نە کارەبایە، نە ئاو هەیە، یەک دەنەک مەقسەیان بە میلەت نییە، باخەڵی خۆیان پڕە، باخەڵی خەڵە خاڵی، خەڵک برسیە، خەڵک دینارێکی پێ نییە، مەعاش نییە. هەروە سپاس دەکەم منیش. لە کۆتاییدا ئەم بێباکیە سەری دەسەڵات ناخوا؟ چۆن نایخوات پشت بە خوای گەورەوەکو ئەو وڵاتەی لێکە ڕای کردو بۆ خۆی بە پێی خۆی ڕای کرد. پشت بە خوای گەورە بەم زوانە ئەڕوخێت و نامێنێت. پشت بە خوای گەورە. باشی مامۆستاییان دەسەڵات بێباکە لە خەڵک؟ وەڵا لەوە بێباکترتر چی هەیە یانێ بێباک لەوە بێباکتر تۆ گوێ نەدەی بە نان و ئاوی خەڵک، گوێ نەدەی بە موچەی خەڵک، گوێ نەدەی بە ژیانی خەڵک. ژیانی خۆت شایانە و ژیانی خەڵک بەڕاستی لە خوار سفرەوەیە. بۆچی یانێتر لەوە بێباکتری بێباکتر چی هەیە؟ ئەم بێباکیە ژیانی خەڵکی تەواو سەخت نەکردووە؟ بەرەوەڵا ژیانەوە تا خەڵک زۆربەی ئەو گەنجانەی کە ئێستا بوو هەمووی مەشغوڵ بێ بە ئیشوکارێکەوە، هەمووی لەو بازاڕا سوورەتەوە بەبێ ئیش. ئەو پەڕی تاسیری کردووە سەر ژیانی قوتابی مامۆستا بڵێن حەچی چینی یانی وەلحاصڵ کورت و ملەخەس چینی وەسەتیان نەهێشتووە. چینێکی سەرمایەدار لە قیمە، چینێک لە خوار سفرەوە و بۆ خۆی بێ ئیش کەوتووە و بێنان و ئاو بێ هیچ گوێدانە هیچ شینێک. هەر زۆر بێباکە ئارەوەڵا ینی ئیتر هیچ شتێک نەماوە میلەت تاقی نەکاتەوە، هیچ سوودێکیشی نییە. ئەم بێباکیە ژیانی تەواوی فەرمانبەران و مامۆستایان و چین و دۆژەکانی سەخت و قورس نەکردووە؟ بەتاکید بە لە ساسایی سەختیشی کردووە، قورسیشە، یعنی ئیتر خەڵکەکە تەواو بێزاری بێتاقەتی پێوە دیارە. ئەوێ ئەمڕۆ ئەو بێباکی و نەعەدالەتی دواکەونی موچەی قوبوڵ نەکا بۆیە ئەم گربوونەوە ناڕزایەتی ڕێخستەوەیە؟ باڵێ بێگومان ئەمانەیە هەڵوێستی خۆمان پیشان بین کە بەم وەزعە بەم بارودۆخەیە رازینی. ئەم بێباکیە لە ڕۆژێ نایە سەری ئەم دەسەڵاتە بخوا؟ بێگومانەی خوا. ئەخیری هەر دیکتاتۆرێک هەر ئەوەی کە پلە بەدەستێ باڵا دەستێ و بێباکە لە ئاست میلەتەکەی دڵنیا بە سەرکەوتو نابێت. قسەکردنی هیچ نابەخشێ. ئەی لە دڵەوە چیە گوزەرێ دڵ چۆنە بۆم دۆخە؟ وەکو پێم وتی هەرچی بڵێ زیایڵێن هەرچی بڵێ ئەرەوەڵا دەسەڵات بێباکە ئاڵین ناتوانێت قسە بکەیت لە هیچ بارەیەکەوە بۆ ناتوانێت هیچ نابەخشێ وەکو پێم وتی هیچ نابەخشی. دەسەڵات بێباکە؟ بێباکە حتمما. ئەرەوەڵا زەلایمێتە لای من پێڵاو چاکە پارەی پێنێ پارەی پێڵاوەکە بە پارەی پێڵاو چاکردنەکەی بەڵێ کاتی خۆشی لەوەی هەر چاکی نەکردارێکسە دانێت تازی بکرێ بەس ئێستا ناچارە چاکی کاتۆ پارەی چاکردنەکەشی پێ نییە. چاکردنەکەشی پێنێ و حتا ئەشکڕۆزیێتەوە یعنی وا کڕۆزیێتەوە کە عەلا ئەساس من بتوانم یارمەتیکیشی بم منیش وەکو لەو خراپتر ناتوانم یارمەتی بم. ئەمە بەهۆی بێباکیەکەی حکوومەتەوەیە؟ بێباکی حکوومەت و اینجا بێدەسەڵاتی میلەت و ئەوانە هەردووکی هەر تاوانبار هەردوو لە میلەتە بێ قبوڵی نەکە؟ ئەبێ قبوڵی نەکە ئەرەوەڵا ئەبێ قبوڵی نەکە هەردووچیان تاوانبارن. من بۆ نوای لێتێگەم هەردووچیان تاوانبار بێ چ میلەت و چ دەسەڵاتش. ئاوایەکە ئیبینی چۆنی بینین؟ ئەمەی کە مەسەلەن دیارە کە چۆنە ڕابڕیا وەزعەکەی تر هیچ پێویست قسە هەڵ ناگرێت. تا بێباکە قسە هەڵ ناگرێت دیارە ڕوونە یعنی بە عەمەلی سەلماوە تر پێویست ناکە هیچی لەسەر بڵێ. ئاقاری ئەم بێباکیە چی بەسەریە؟ وەڵاهی طبعا ئەویش هەر دیارە دەوڵەتە دراوسەکان ئەوەی ژەر شایدی ئەوەیە. رووسیان باش نابێت؟ وەڵاهی هەمووی دیارە. واتە جەناب دەڵێ ئەگەر کەسێک چاو و گوێ هەبێ هۆشی هەبێ ئەزانێت چییە؟ بەتاکی دوایە خەڵکێڵێ هیچ کێشە نییە و هیچ ئایبی نییە و وەڵاهی ئەویش تەوان بۆچوونی خۆیەتی بەڵامی تر
هەموو کارێک کاردانەوەیشی هەیە نییە لەوان نییە باشتر وەڵا بەزێکی و پارتی باشە بۆ لە بەرەوە خەڵدەنگی دانێ و چوونە سەر حکوم و تاوات لەوە باشتر چی بێت بەزێگیری و پارتی بار دەستیان خۆش بێت بێباکن یان نا کێ دەستیان خۆش بێ ئاواکە بۆ وڵای بۆ یەکان لە بەرەوە خەڵدەنگی دان ئاوا دەرچوون و ئاواکەن لەم خەڵکە ئیتر ئەوە سەلاعاتن دەستیان خۆش دەسەڵات بێباکە وڵی لە هەندێکمانە لە هەندێکیشمان نە لە چیا بێباکە لەوەی بێباکە کە ئام و چۆ معاشێم خەڵکە ڕاگرێت و هەمی فەقیر و هەمی داما و سێمان کەس موچەیەکی وەرنەگرتووە ئێستا سێ موچەکەی ژاتەوە ئەویش نادا لە چی باکی لە چی باکی هەیە بۆمان ئەم بێباکیە ڕۆژێ سەری خۆی ناخوا وڵی تر ئەوانە خۆی زانێ خوانێوە کەس نازانێت تااقەتی لە بێباکیەکەیان ماندوویت هەموو کەسێگەرێ وەڵا هەرێ وەڵامان و زۆر زۆریش چونکە زۆر زۆر مانوین لە کوردایەتیە زۆر ڕەنجمانداوە لە کوردایەتیە کوڕێکم لە هەفتا حوتەوە تا ئیسە لەو کەژە لە برسای پێشمەرگە بوو مێردەکەم ڕق بوو تا ئیسە معاشێکیان بۆ نەکردو لەوەش بێباکە لە کەسوکاری شەیدانیش بێباکە هەمووی شەی بێباکاری وەڵا برازام شەیدە برام شەیدە کە باسی کوڕەکەت کە دڵت پڕ بوو قەت لە بیرم ناچێ قەت چونکە لە برسیان مرد لەو شاخی بینی ئێران و بانی بنەوەکە لوا مرد سەر قەبرەکەی لە قای لە خانە وەفای ئەمان چی بوو بێباکی بوو هی وەفایانەوە بوو کە هیچ چاومە نەکردم لە هەفتا حوتەوە تا ئێستا لە دڵ دەرنەچووە وایە لە بەخوا چووکە مردنەکەی زۆر سەخت و دوای چەندێک زانیتان کە ڕق بردوتەوە دوای چەندێک هەواڵتانشما بوو 2 ساڵ بوو مەم پێ خواردن شیرم بۆ برد بوو تۆزە ئاوی گەرم بۆ بردووتیان شەوێکە ئەسکەری هادا و منتیقەی گەری مەژنە پێشمەرگە بووین ئەیان گرتین ئەیان بردین ئەیان سزنیان نەکرد ئێمەش ڕۆیشتین تا 2 ڕۆژتم پێ بوو دوای 2 ڕۆژەکەی چیم پێ نەما پێش 6 ڕۆژە و کەژا بووین دوای 3 ڕۆژ ڕەکەم مرد دوای 4 ڕۆژ ئەوی بە شەید قبول کردبێت و حەقی ئەو زوڵمە ئێوان لەم دەسەڵاتەش بکاتویش ئەوان خۆی گیان خۆی هەموو شتێک باشە زانین وەڵی بێباکەرە وڵا بێباکە زۆر بێباکە لەم میلەتەرە وڵا بێباکە لە هەر باکی بە ئیشتێ نییە کاکە و ئیشی خۆی ڕوا کاکە دەسەڵاتی ئەشکێ بەسەر ئەوەی کە داوای حەقی خۆی کا دەسەڵاتی ئەشکێ بەسەرە کە دەحەقی نەیاتی ڕۆژێکیت ئەو بێباکیەکەیان ببێتە هۆی ئەوەی تەختی دەسەڵاتیان سەر و ژێر بێت وڵا ئەگەر میلەت یەگرتو بێرە وڵا وای سەر و ژێرەگەن بەعزیز نەبێ لە چاوێ ئەگەر میلەت یەگرتو بێ ئەگەر میلەتیش ئاوا پەرتەوازە بێ بەخوا مەگەر خوا خۆی مانوو بێتاقەتی لەم دەسەڵاتە تا چێ مانوو نییە وڵا خۆشیان مانوو ئەوەشی کە خەباتی بۆ ئەوەشی کە خۆی خەباتی کردو وەختی خۆی ئێستا مانووە یعنی زۆر بێزارە نەک هەر مانوو هەر بێزاریش وڵاتە بێباکە وڵی تە بێباکە چی دەکەی تەڕە بێ تەڕ نابێ نا وڵات تەڕ نابێ حاجی چەندێکە لە خزمەتی پێشمەرگایەتیتە بووە پێشمەرگایەتیم نەبووە نەبووە مەدەنیم لە تۆرۆخ سوور بوو 30 ساڵ خزمەتم هەیە تەواو چەندێکە موچە وەرنەگرتووە وڵای 3 مانگە نییە 3 مانگە وەرمان نەگرتووە جاوە معاشەیگەن سەیری خانەنشینی بکە بزانە چەند چه خەڵکێکی داوەساوتە وڵای ئەمڕۆم بەقا و پارێکە پێیاومانو بوو نمونەیەکی ناشرینی حکومداری کوردیان پێشکەشکرەمانە کۆرە حکوومەتێکی وەڵا بەناو حکوومەتە بەشاری لە مەجلیسەکەتان بکەن یان دەرنەکەن وڵا دەرە ناکەن چایە بخۆ هیچ مەڵی ڕێکەوتنێتر نەکەین ئەم دەسەڵاتە بێباکەیان وەڵڵاهی باسی دەسەڵاتکردن زۆر عیبە بۆ ئێمە وەڵڵاهی لەبەرەوەی دەسەڵاتێکە و تازە دروست بووە و هاتووە ئێمە هیچ نەڵێن چاکەی گیرمان خواردە بەدەستیوە یا گیرمان خواردووە گیرمان بەنیسبەت منەوە نەگیرم کردووە نە هیچم کرد من خۆم معاشم نییە پارەم نییە پێویستیم بە دەسەڵات نییە هەر چۆنیەکەی ماڵی ئاوی و کاری ڕاست بێت پونیم ڕێسام بەلاوە بواە ڕقم تەلەفۆنی ئەم سەرگردانێ تەلەفۆنم بۆ کردن 20 مانگ معاش مەدەن لەبەرەوە ئەم لە با بکردە بخۆیان ئەم دەسەڵاتە بێباکە ئەم دەسەڵاتکە خۆیان قادانجی خۆیان خانانجی ئێمەتیانە بخۆ خۆ نازانی قازانجی کیتە ئەم دەسەڵات وڵا خانجی خۆیان ئەوەی کار بەدەست بێ قادانجی خۆی تێ 3 مانگە ئەمڕۆ معاشمان وەرگرتووە بیش
خوازانێت چۆرمان وەرگرت بەشی چیەکە ئەم مەعاشەجا بەشی چیەکە وەڵا بەشی هیچ ناکە بە قەردی بیتەوە بە حاضری بیتەوە بە وەڵا بەشی هیچ ناکە واتە ئەم دەسەڵاتە بێباکە وەڵا نازانم بێباکە بۆ ئەڵێم قانانجی خۆیانێ باکیان لا ئێمە نییە ئەی وەڵا تووڕێی لەم دەسەڵاتە وەڵام تووڕەم چی بکەم ئاڵێ ئاوی زۆر خۆ ئەی وەڵا تۆ باکی بە تووڕێی خەڵکیش نییە وەڵا بەکەنینیان نیە بە خەڵک برا پێکەنینیان بە خەڵکیە چی وەڵا پێکەنینیان بە خەڵیە سێ مانگە مەعاش نەدرێ پێکەنین لێ نایە چ حکوومەتە سێ مانگ ڕاگیرەکە نایدا بە خەڵک بۆمانە حکوومەت نین ئەمە کرێ دوکانە مەشانە ئێستا ئەیبم بۆی بەخوا ئەیستا خوازە زۆر مەعاشیشم وەرگرتووە ئەی وەڵا بۆ قورئانەوە هی مانگی پێشویستەیە ئەی وەڵا هی ئەم مانگە کێدەی هی مانگەمە خوازانێتم پانزە شانزە یەک شتێکی وە خوازە معنیە مانگی یەک نەبێ دەوری دەی یەک ئەگە بەمەندنی ئەی وەڵا کا حاجی سلام علیکم باشی شکر چندێکە موچەتان وەرنەگرتووە موسى والله بەخوا سێمان وەرم نەگرتە سێ مانگە موچە وەرنەگرتووە ئەم حکوومەتە بێباکە والله حکومانی تیانە ئەیسیانە ئەیسی ئەرە وەڵا قوربان بەخوا من سێ مانگە دینارێکم وەرنەگرت ئەرە بەخ ژیانی خەڵکی تەواو قورس کردووەم بێباکیەوانە وەڵا دەیتر کەی پێ خۆیانە ڕێسی خەڵک برسی ئەوێ بەڵام ئەوانیش ئیتر یا ئامەسانێ بیری ئەەکەنەوە یا ئامەسانێ بەڵحاصل خۆیان نەزانن ئەم بێباکیە سەریان ناخوا دوو ڕۆژتە سەریان ناخوا بەشکم بڵێم چی لەوانەیە قسەیە بکەین تووشی زەحمەتمان بکەن بەزیتر خۆی ئاوەیە ترسێ لەم هەرێما ترسێ لەوەی تووشی زەحمەتمان کرد ئەی بۆی چی ئەرە وەڵا خەڵکە ترسێ تا چەند ئەم دەسەڵاتە بێباکە تا دەسەڵ بڕی تا دەسەڵ برم دەسەڵاتە بێباکە بێگوێیە بێ هەستە و زۆر وەسفی خراپیتایە بەداخەوە چیتر و باسکە ئەم بێباکیە خەڵکی تووڕە کردووە ئەی قوربان هەر ئەیبینی هەر لەم بازارەوە کە ئێستا مەتێ پەڕێنتاوەکو ئێستا چۆن خەڵکی تووڕە نەکردووە خەڵک بۆ سادەترین پێداویستەکانی ژیانی ناتوانێت پارەی پێ نەبیکڕێ تۆ کاتێک جارە دوو جار لە ڕێی ماڵەوە لە ڕێی خۆتەوە ئەو پێداویستانی کە هەتەن توانین جێبەجێکەی تا ئەو پەڕی تووڕەبوون تووڕەبی چۆن تووڕە نابێ ئەو خەڵکە بەس ئەم خەڵکە جۆرێک لە جوانی و جۆرێک لە خۆشەویستی نیشتیمان و کۆمەڵشتی تایە دەست نابۆنی حاڵەتەوەوانە گینا خەڵک تا ئەو پەڕی تووڕەبوون تووڕێ مامۆستا تا چەند دەسەڵات بێباکە لە موچەخۆران و لە تەواوی چین و توێژەکە بەڵێ دەستان خۆش بێت دەسەڵاتەوە بێباکە لەوەی کە ئاوەڕی جدی نایە چۆن ئەم خەڵکە بە تایبەتی چینی موچە خۆت بۆتە قوربانی دەستی ئەم دەسەڵاتە زاڵمە نزیکی دەساڵە بێ مامۆستایان بە شێوەیەکی مەدەنی و زۆر بە ئاشتیانێ نەشەقام داوای مافی خوانەکەم بەڵام بەداخەوانێ هەڵبەتە ئەم دەسەڵاتە شتێکی کەی ئەوێ پێویستی بەوەی ئەمیش دیارە بە شۆڕشێک بڕوا هەروەکو چۆن کاتی خۆی بە ئیتیفاقی وڵاتان هاتوونەتە پێشەوانێ و ئێستا بوونەتە حکومڕانی ئەم وڵاتە پێویستە ئێستش بە هەمان شێوە حکومڕانی ئەم وڵاتە لە دەست بن و خەڵک بەڕاستی بێتەوە هەستێت نازام چاوەڕێی چین چاوەڕێن لە وڵاتانی کەەوە بێن بیان جوڵێنێن یاخود خوانی شەڵاغی لەدایانگرێ سڵاو لێ بێت دەسەڵات بێباکە زۆریش بێباک نییە سێ مانگە موچەی نەیەوە ڕێگری لە پێدانی موشاگرێ یەک مەکتەب لەم هەرێمەیە نییە هەرچی خوێنکارە لە ماوەی 10 ساڵا دوا کەوتووەتە لە بەی پۆلی 6 مانەیە نازانێ ناوی خۆی بنووسێ ئەمە بێباکی نییە ئەمە ئامانجی ئەوە نییە کە جیلێکی نەخوێنەواری ناڕۆشنبیر دروستکە بۆ ئەوەی کەس نەبێ پێی بڵێ نا بۆچی ئەمە وا نابێ ئەوە وا نابێ بە ئارەزووی خۆی حکم بەسەر ئەم میلەتەیە بە سڵاوتان لێ بێ مامۆستا دەسەڵات بێباکە وەڵی دیارە چۆن ئەوە نییە بێباکە معاشی ئەوە عێراق معاشی 12 دابەشەکە ئەمە هێشتا دەمان وەرنەگرتووە کێشەڵێ ئەمان نەنێ یعنی بەڕاستی ئەمڕۆ قەرەباڵێک بوو لە بانقا نەوبینی لەبەرەوە متمانە نەماوە بەڕاستی و دووبارەیشە ینی هەموو شتەکان هەر دووبارن ئێمەیش و ئەوانش هەر دووبارەکەن گۆڕانکاری نییە بەداخە
ئێمە بۆیە لێرەکە بوونێتەوە هەژماری منە گەر ئیسفادی هەبووە سێ مامەعاشمان دوانەکەەوە و لە ئێستاە حەڤەی مانگە ئەمڕۆ حەڤەی 12 شتان موچێ مانگ نەدراوە بە چی عقێتەوە هەژماری من ئەسەکەی مەسەی منە بەڕاستی بۆیە بە هەموو شێ ڕەتەکەینەوە دەسەڵات بێ باکە زۆر زۆریش زۆر ینی 33 ساڵی ئێستا ئەم ساڵ نییە 33 ساڵ لەم دۆ خاژین چی فەرمانبەری ناڕازیشی مامەسە ناڕازیش دەسەڵات بێ باکە دەسەڵات بێباکە دەسەڵات بێباکە زۆریش بێباکە بێباکێکەشی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەزانێکەوە ئەم میلەتە شماڵێکە ئەزانێکەوە چەند خەمساردا بێباکە لەوەی کەوا ئەزانێ خەڵکێکی هەیە و خەڵکە بەستەنها مردووی زیندون و زۆر باش تێگەیوە لە نەبزیدڵی ئێمە لە هەڵوێستی ئێمە لە مووقفی ئێمە ئەزانێ دەسەڵ ئەم گەلە ئەگەر بێت و نەک موچەی پێنەدرێ بەڵکو موچەشی لێ بسەنرێ نەک بازاری بۆ دروستکە بەڵکو بازارەکانیشان لێدا بخە ئەو گەلە ئامادەیە قوبوڵی ئەکا ئەو گەلی خۆی باشە ناسێ بۆ ئێوە هەنگاوەنێ ئەوە سوچی دەسەڵات نییە ئەوە سوچی ئێمە سوچی ئەم گەلەیە ئەم گەلەش بەڕاستی بڵێم وەگەڵێ قابلەمە گەڕاستەرە قابلمێ خۆی دۆزیەوە ڕاستیەکەی ئەم گەلەی ئێمە لە ئێستەدا ئەو دەسەڵاتە حەودانگی لەم گەلە زیاترێکە چونکە تۆ بانگەوازەکەی بانگەشەکەی نەمە سێ ڕۆژە ئێمە بۆ ئەوی کەوا موچەخۆران فەرمانبەران لە شاری هەڵەبجە بێنە شەقامەوە و خۆگردبوونەوەیەک و ناڕەزایەتیە دەربڕین ژمارەی ئەو خەڵکی کەوا لێرەیە 30 تا 40 کەس تێ نابڕێ جێگەی داخە دەسەڵات بێباکە بەڵێ بێباک ئەویش خەمساردی و ترسنۆکی و جەبانی گەلە بۆیە ئەوە بێباکە ئەگەر گەل بێ خاوەنی هەڵوێست و مووقیف بێ هێندەوا بیر ناکاتەوە ئەووا بڕیار نادا مامۆستا دەسەڵات بێباکە بەتەکی دەسەڵات زۆر بێباکە لەم وەسعیکەوا ڕووی داوە لە کوردستانە ئەمە ئەو پەڕی بێباکیە کە دەسەڵات بەرامبەر خەڵکەکەی خۆیەکە بەڕاستی خەڵک گەشتوتە تینی و ئەمە ینی حاڵەتێکی زۆر نەخوازراوە و کاریگەری زۆری هەیە لە سەرداهاتووی وڵات بەڕاستی حکومەتداری بەم شێوازە ناکرێ ئەوەی ئەمانەیەکەن پاشاگەردانیە و پێناوتی حکومەتداری دەسەڵات بێباکە زۆر بێباکە زۆر ئەوە نزیکی تقریبان چەندێکە هەفتا ڕۆژ هەفتا پێنج ڕۆژ موچی نەیاوە هیچ باکی نییە بە خەڵکی ئەم بێباکی ڕۆژە سەری خۆی ناخوا بەتەکید وەکو ئەوانەی لێیە کە ئالەم ماوەی پێ 4 ڕۆژتە وەکو سووریا وەکو قەزافی وەکو سەدام بەتەکید دەسەڵات بێباکە بەتەکید بێباکە بەڵێ ئەرەوەڵا بێباکە ئەگەر بێباک نەبووە ئەڵبەتە ئێستا هاتبووە سەرخەت دوای ئەو هەموو ساڵە لە بێموچەیی لە بێ دەرامەتی ئەو خەڵکە حتممە نەهاتە سەرخەت و وایە کارێکێ کرد کە ئەم نەهامەتیانەی سەرم خەڵکیش نەبێت تۆزێ سوگە کرد بە تاکید بێباکە سڵاو خاتون باشن دەسەڵات بێباکە ئەرەوەڵا زۆریش بێباکە خەمی لە هیچ نییە خەمی لە میلەتەکەی نییە خەمی لە هاوڵاتیەکانی نییە زۆر بێبا بکەن ئەم بێباکیە کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانەی فەرمانبەر و مامۆستا دروست کردووە نەک فەرمانبەر و مامۆستا هەر هەمووی هەلە تاکێکی بچووکۆ لە مناڵەکە هەتا گەورە کاریگەری لەسەر هەیە ئەم بێباکیە سەریان ناخوات وەڵای شەڵا سەریان نەخوا چاوەڕێی هیمەت لە خوای گەورە و پاشان هەڵ و مانوبی ئەمەش دەورە بینێ بێباکیەکەی تا چەند خەڵکی نیگەران کردووە کاریگەری لەسەر بژێوی خەڵکدانا ئەم دەسەڵاتە زۆر بێباک بۆ بێباکتریش ئەبێت و ئێستا کاریگەری بێموچەیی و بێمەعاشی لەسەر هەموو تاکێکی خەڵکیم کوردستان هەیە و ئەوانشی کە موچەیان نییە کاریگەریش لەسەر ئەوان کردووە چونکە کە پارە نەما بازاڕیش نامێنێ کە بازارش نەمە هەمووی زەرمەندە لەبەرەوە بێباکە و ئەگەر ئەوان بیان زانی باە کە خەڵکی نەبوو نەدارەوەیان نەکرد و حەزەکەم نمونەیەکتان بدەمێ کاتی خۆی لە یوسی چواردە لە کات پێش شۆڕشی فەڕەنسی خەڵکەکە خۆپیشاندانی ئەکرد و دەنگی ناڕزایی گەشتە کۆشکەوە ئەوش بانی ئەوانەی چواردەر کردی ئەمە چیم دەنگە دەنگ ئەوانە ئەوان ژووتیان داوای نان ئەکەن ئەوش بە گاڵتە جاڕیەکەوە پێی وتی نانیان بۆ چییە با بچن کێک و بسکیت خۆن لەبەر دەسڵات وازانێ وەکو خوان خەڵک هەر کێک و بسکیت هەیە بەڵام
وای لاتو هەموو جونگەکانی ژیانی گرتووەوە ئەم نەبوونیە تەنها لە سیارەیەکەوە لە تاکسیەکەوە هەتاکو خاوەنی پرۆژەیەکەوە و ناو بازاڕەوە و تا عەرەبانە فرۆشێک هەمووی کاریگەری لەسەر هەیە ئەم بێباکیە سەریان ناخوا ئەگەر سیرکەن گۆڕانکاری خێرا هەیە لە ناوچەکەیە ئەوە شتێکەوە ناشارێتەوە و ئێمەش تا ئێستا دەوڵەت نین ئەگونجێت پرژی ئەو گۆڕانکارەکەیە بەر کوردستانیش بکەوێ بەڵام لەگەڵ ئەمەی کە شتێکی وەکو شتێکی گشتی و جیهانی ئەمان ئەوە هەیە لە هەموو مێژوواگ لە ئادەم و هەتا خاتەم عەلەیهی سەڵات وەسەلام زاڵم هەر بووە بەڵام مەسیری زاڵمەکان دوو هۆکاری سەرەکی هەبووە یەکێک لەوانە برسیکردنی خەڵکو و زوڵمکردن لە خەڵک و هۆی دووهەم حاشا بێئەخلاقی و شتی خراپە ئەوانە ئێستا دەسەڵات لە هەردووکانی کەم نییە وەیە ئەبێ بەخوانە بچنەوە ئەگینا ئەوە سنەتی خوای پەروەردگارە و بە بەرچاویشمانە بینین و تازەترین ڕوودا و گۆڕانکاریش لە سووریا کە حافظ ئەسەدە دوای 40 ئەوەندە ساڵ بۆیە ئەبێ بەخوانە بچنەوە و ئەبێ ئاگیان لە خۆیان بێ ئەگینا ئەو خەڵکە تا ڕادەیەک تەحمولەکە کە وەکو سەدێک وایە سە قرشی زۆر تێبووە ئاوی لێ ئەڕوا هەمووی بێزارە بەڵام خوانە کابکاتەوە کاب تەقێتەوە هەموو زەرەرکە کاوسمان وەکو چالاکوانێک لە شاری سلێمانی وای توردا هەڵەبجە بۆ پشتیوانی لە ئەم دەنگە ناڕازی کە باس لە بێباکی دەسەڵاتەکە لە بەرامبەر موچەخۆران و هاوڵاتیان پێم خۆشە باس لەوە بکەین کە ئەم بێباکیە تا چەند مەترسی ئەبێ لەسەر حکمی خۆشیان مانەوەیان لەسەر دەسەڵات لە ڕاستیا بێباکی ئەوان و بێدەنگی خەڵک نیشانەی ئاماژەیەکی تایە کە خەڵک نیگەرانە لە خەباتی مەدەنی و خەریکە خەڵک گەگاتە ئەو باوەڕێی ئەمانە ئەبێ ڕێگەی تریان بەرامبەر بگیرێتە بەر ئەمە مەترسێکی گەورەیە من پێم وایە بێدەنگی مەترسیە و لە پڕێکە بە خەڵک بە بێباکی و بێمنەتی ئەوانە ئەتەقێتەوە تا سەردانانیشە بە دیار ئەم ستەمەی کە ئەوان ئەیکەن لەبەرەوە تەمەنا ئەەکەین دۆک بەرەو باشتر بڕوە بۆی هەرێمی کوردستان نەبێتە بەشێک لە ئەنە ئارامی لە ناوچەکەیە دەسەڵات بێباکە گیان زۆر بێباکە لە کۆتایی مانگی دوانزاین ئەوە تازە بە تازە لیستی موچەی مانگی دەی ئا بە و درێژە درێژکردێتەوە و بەڕاستی لە ڕۆژ ئیمڕۆ ڕۆژی ئاڵایە ئەوان لە ڕۆژی ئاڵایە لە سای ئاڵاکەوە ئەوان بوون بە ملیارەر و ملیۆنەر و ملەتیش بەو ڕەشوڕوتی و هەر ڕۆژی و هەر مانگی و چینیە لە سەرجادەیە ئەبێ شەرم دایانگرێ بەڕاستی بۆ حکمڕانەیەکە یکەن هیچ نەماوە کاگوشار بەڕاستی پیان نەوتری ئەمانە هیچ شعورێکیان نەماوە کەسی بێ شعوریش هەرچی بڵێ بەرامبەری هەستی نییە بەداخەوە کەم حکمڕانێ وای لات تەواوی بۆچوونەکان لەوە نزیک بوون کە حکومەتی ماوە بەسەرچوو هەرێمی کوردستان بێباکە و هەر لەبەر ئەوەش دانیشتوانی شاری هەڵەبجە لە گربوونەوەیکی ناڕزاییدا لە ڕۆژی ئاڵایە ناڕزایەتیان نیشاندا و باسییان لەوە کرد کە ئەوان هیچ کات ئەو بێباکی حکومەت قبول ناکەن و ڕۆژێک دەبێ تووڕەیی خەڵک کۆتایی بە دەسەڵاتی ئەوان بهێنێ تا بە یەگەیشتنەوە و دیدارێکی دیکە بەو خودایەتان دەسپێن کە سپاردەزایە ناکەن